سەرۆکێکی نیشتیمانی کوردستان با سەردانێک دوێنێ لا کەرکووک بوو لەگەڵ پێکاتەکان یاخود لەگەڵ بەشێک لە پێکاتەکانی کەرکووک کۆبەوە دیارەوە بڕیارە کۆنفرانسێکی تایبەتیش لە ماوەی داهاتوودا لە کەرکووک ئەنجام بدرێت بۆ پرسی پێکاتەکان و ئەو کێشانەی کە لە کەرکووکدا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز عەلی حسین و کوچاوگەرێکی سیاسی ڕاستەخۆ لێرە میوانی مێ گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ کاکسین أهلا وسهلا فيك نشكر حضورك كاك حسين سبارت با سردانكي دويني سەرۆکێکی نیشتیمانی کوردستان کاک باڵ بۆ کەرکووک وەکۆبوونەوەی لەگەڵ تورکمانەکان و سەرۆکی بەری تورکمانی لا کەرکووکدا ئێوە سەرنجتان چی بوو لەسەر کۆبوونەوەکە؟ نعم بداية تحية سەرەتا من زۆر سوپاس من زۆر سوپاسی ئێوە و بینەرانتان دەکەم لە هە شوێنێکەوە بن. بەڵێ ئەم سەردانە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ شاری کەرکووک و بۆ بەستنی ئەم کۆنفرانسێک بەم نزیکانە لە شتێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ شاری کەرکووک بەڵێ بە تایبەتی بۆ ناوچە جێناکۆکەکان بە یەکی کەرکووکیش یەکێکە لەو ناوچانێکە جێناکۆکە بۆە لە ئێستادا هەندێک کەیس هەیە هەندێک مەلەفەیە دەبێت تاکو ئێستا یەکلا نەکراکرێتەوە بۆ یە کەرکووک پێویستی بەم جۆرەشتانە هەیە کە بتوانێت چەندین کێشە هەیە لەسەر زەوی وزارەکان و مڵکێتی زەوی زارەکان و دوو کێشەی جووتیاران بە تایبەتی جووتیارانی کورد و تورکمانەکانە هەروە هەندێک کێشەی تر هەیە و هەندێک زەوی هەیە لە یەکێک لە گوندەکان کە ئەمیژە بە هەمان شێوە مڵکایەتی بۆ کوردەکان و تورکمانەکان دەبێت بەڵام کە عەرەبە هاوردەکان لە ئێستادا داگیریان کردو و نایگەڕێنە بۆ خانەکە بۆیە بەستنی جۆرە لە کۆنفرانس بەم نزیکانە دەبێت کارێکی زۆر باشە بێت سەبەر بە سەردانەکەشی بەڕێز باڵ بۆ کەرکووک و بۆ مقڕی تورکمانەکان شتێکی زۆر باشە لە ئێستادا وەی کێکە بە هەنگاوێکدا دەندرێ بۆ ئەوی کە بتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا پەڕەیەکی نوێ هەڵباتەوە لەگەڵ کەرکووک و لەگەڵ تورکمانەکان کە بتوانێت جارەیەکی تر متمانە بگەڕێنێت ئەو متمانەی کە لە ئێستادا بە بۆنی ئەو سیاسە غەڵەتانی چەند ساڵی ڕابردوودا کراوە بتوانێت جارێکتر متمانە بگەڕێنێتەوە ئەمە کارێکی زۆر باشە. یەکێتی هەمیشە ناسراوە بەم جۆرە هەنگاوانە بۆیە ئێمە لێرەدا دەبینین کە هەنگاوەکانی سەرۆک باڵ بە لەگەڵ هەنگاوەکانی مام جەلال یەک دەگرێتەوە لەسەر هەنگاوەکانی ئەودا دەڕۆوە هەموو کەسێک شایەتی ئەوەدا دەردەرە ئەگەر بێنەوە بۆ مێژوو بگەڕێنیەوە ئەوە دەدوێنە یەکێک ئەوەی کە لە کەمجار کورد و تورکمانیەکان ڕێکخراوەتەوە لەژێر دەستی مام جەلالە بووە و ئەو دەستپێک ئەو کاتێک کە هاتووە چۆتە ناوچات تورکیەکان و لەوێدا چاوی مام جەلال چاوی کردووە بە سەرۆکە تورکیەکان کە بتوانن کارێک بۆ تورکمانیەکان و بۆ کوردەکان کە لە کوردە مام جەلال لە دەرەوەی عێراقیش کاری بۆ تورکمانەکان کردووە کە بتوانن یارمەتی داون کە حیزب دروست بکەن لە ناو عێراقدا بتوانن بەسەر بەستی بژن وەکو ئۆپۆزیسیۆنێ بژن لەو کاتێک کە لە ئۆپۆزیسیۆن بوون لە سەردەمی باسیشا بە هەمان شێوە پارێزگاری لێ دەدەکردن و هەروە پارێزگاری دەدەکەن کە تورکمان ببێتە نێتەوەیەکی سربەخۆ و پارێزراو لە کەرکووکە ئەمە سەرسکەوتەکانی مام جەلال بوو بۆ هەمیشە مام جەلال کاری ئەوە بۆ کە دڵی تورکمانەکان بگەڕێنە بۆیە لەم ڕۆدا ئەوە دەبینین کە بەڕێز کاک باڵ سەرۆک باڵیش بە هەمان شێوە لەسەر ئەو ڕێکارەدا دەڕواوە کارێک دەکا بۆ توان لە کاری سیاسی دەکا کارێکی نەتەوایەتی دەکا بۆ تورکمانەکانە شەڕی مافەکانیان لە بەغدا دەکا کە وەزارەتایەکانی خۆیان بکەن مافەکان نزیکبوونەوەی بەری تورکمانی گەر بە دیاریکراوی باسی لێ بکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە پرسی کەرکووک لێک تێگەیشتنێکی هاوبەشە.
يوجد هنالك العديد المشتركات ئێمە چەندین نزیکبوونەوە هەیە لە نێوان یەکێتی نیشتیمان و لە نێوان تورکمانی بە تایبەتی حیزب تورکمانیەکانە هەردوو لە کوردیش و تورکمانیش هەمویان وایان کردوون لە کەرکووک دەربکرێن وایان کردووە مڵکەکانیان داگیر دەکرێتەوە گوندەکانیان داگیر کراون شوێنەکانیان لە ئیش دەرکراون بۆیە من هەم باوەڕم وایە ئەم کۆنگرەی کە لە داهاتوودا دەبسترێت ئەوەی ساکاک باوەکاری لێ دەدەکات چارەسەری زۆرێک لە کێشەکانە دەدەکات وا دەکات کێشە گەورەکان بچووک بکرێتەوە چارەسەرێکە بۆ زۆرێک لە کێشەکان هەردوو دەتوانم پێ بڵم سەرۆباڵ نەکرد لە بۆ تورکمانەکان شیعەکانیشی لە بەغداد کۆ کردووە ماڵەکانی کۆ کردوێتەوە ماڵی مام جەلالی کردووەتە پێگەیە شوێنێک بۆ کۆکردنەوەی هەموو لایەنەکان بۆ هەموو دەسەڵاتەکان حکوومەتی لە ئێستادا شاری کەرکووک پێویستی بە کاک باڵەوەی بە کەساتی بارودۆخی کە ماوەی 5 ساڵی ڕابردوو کەرکووکی پێدا دێپەڕی سەردانەکەی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان وەبەستنی ئەو کۆنفرانسی لە کەرکووک دەکرێت دەبێتە هۆی کردنەوەی ئەو گرێکیۆرانی کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا کەرکووک پێدا تێپەڕیوە بۆ چارەسەری کێشەی کەرکووک مەبەستمە. نعم أكيد بەڵێ لە چەند ساڵی ڕابردووە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو دەتوانم بۆ خەڵکی کەرکووک زۆر ناخۆش بوو بە تایبەتی بۆ کورد و تورکمانەکان بە داوای لێبوردنەوە کە ئەوە دەڵێم کە جارێکی تر دەرکردنی کوردەکان و تورکەکان دەستی پێکردوێتەوە ئەمە تعریبێکی ترەکە دژی کوردەکان و تورکەکان دەدەگرێت ئێمە نظامی بە ڕژێمی بەعسمان دەوت ئەمانە دیکتاتۆر و ئەمانە وادە دەکەن بەڵام ئەوەی لە ئێستادا پارێزگاری کەرکووک دەیکا زۆر لەوە کارەکانی ئەو زیانترە و زۆر لەوە ناخۆشی زیاتر بەرامبەر کورد و تورکمانەکان دەکات لە شوێنەکانی خۆیاندا دەدەگرێت و مافیان پێ نادێنە لە شوێن دامەزرێتنان دامەزراندنیشان بۆ نادەکەن کێشەکانیان زیاتر دەکەن لە ماوەی ئەم 5 ساڵەدادا شاری کەرکووک زۆر بە ڕۆژێکی خراپتا دەرەوە کەرکووک پێویستی بەکاری زیاتر هەیە پێویستی بە هەڵبژاردننی پێشوەختر هەیە پێویستە ئەنجومەنی کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەم بە هەمان شێوە هەڵبژاردننی بۆ بدەکرێت بە پێی ئەوەی کە لە هەڵبژاردنەکانە دەکرێت دابەش پرۆپۆستەکان کە وا بڕیارە لە کەرکووک ئەو کۆنفرانسە ساز بکرێت ئێوە پێتان باشەکە پێکاتەکانی دیکە وەکو تورکمان وەکو عەرەب ئەو پێکاتانی دیکە لە کەرکووکە کە نیشتەجێن لە نێو کۆنفرانسەکەیە ڕەئیان هەبێ و ئامادەبوونیان هەبێ بەڵێ ئەمە بانگێژنامەیەکە بۆ هەمووان کە بتوانن هەمووان تورکمان و کوردەکان و هەموو لایەنە تورکمانەکان بە هەموو لایەنە جیاوازەکانی تورکمانەکەەوە شیعەکان و سونەکانیش کە بتوانێت لێتەوە وەکو ئێوەش دەزان سونەکان لە ئێستادا بوونەتە دوو باشنەوە و چەند حیزبێکی سەر بە سونەکانە بە شیعەکان ئەمانەش بەش بوون بۆیە ئەم بانگێژنامەیە بۆ هەمویان دەبێت بە ساقامگیری کە بتوانن بە تاکی بەشداری بکەن وەکو حیزبەکانیان بەشداری بکەن هەموو عشایەتەکان هەموو لایەنەکان کە بتوانن بەشداری بکەن لەو مۆتە کە بتوانن لەگەڵ براکە و کوردەکانیانە دانیشتن و باس لە کێشەکانیان بکەن بۆی کەرکووک بگەڕێنەوە بۆی جارێکی تشتەکان بگەڕێنەوە سەر ڕێگا ڕاستێکی خۆی مافەکانی خۆیان بۆ بگەڕێتەوە و بتوانێت هەموو مافەکانی خۆیان بەدەست بێنن لە ئێستاش لە داهاتووشدا وەکو چاودێرێکی سیاسی ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی ئێمە بوون زۆر سپاس بۆ ئامادەبوون. يا اهلا وسهلا. ممنون. شرفت.